فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا، من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. أما بعد، فإن أصدق الحديث كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وآله وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. خۆشەویستان، پرسیارێک دروستە بێ لای هەموومان، بۆچی ئێمە ڕۆژ بە ڕۆژ کۆمەڵگای ئێمە بەرەو خراپە دەڕوات؟ ڕۆژ بە ڕۆژ زیاتر گەنجەکانمان بە تایبەتی لەخوا دوور دەکەونەوە. چەنە گەنجی باشەیە، چەند قات گەنجی خراپەیە. بۆچی ئیمانەکانمان زەعیف بووە؟ هۆکاری ئەوەیە قەبر و قیامەتمان لەبیر چۆتەوە، هۆکاری ئەوەیە خوامان لەبیر چۆتەوە، لە زۆربەی کاتەکانە خوامان لەبیر نییە. ئەو ڕۆژانەی کە لە پێشمانە هەموویمان لەبیر چۆتەوە. خوای گەورە دەفەرمێ ئین هؤلاء یحبون العاجلة ويذرون وراءهم يوما ثقيلا. خەڵکی بێباوەڕان و مشریکەکان و منافقەکان و دنیاویستەکان دنیایان خۆشەوێ، بەڵام ئەو ڕۆژەیان واز لێهێناوە، ڕۆژێک لە پێشیانە، ڕۆژێکی قورس و گرانە. یوما ثقیل، لەخوا ڕۆژی قیامەت بە قورس ناوە بە. ئێمە بە سوک ناومان بردووە، بە سووکی دەزانین قیامەت بەلامانەوە ئاساییە، بۆیە لە گوناه و لە تاوان ناگەڕێن، نە پیا و نە ئافرەت. ئەوەی خوا پێی ناخۆش بێ بە دەستەکان و بە پەنجەکانمان دەیکەین، بە چاوەکانمان دەیکەین، بە گوێیەکانمان دەیکەین، چونکە قیامەتمان لەبیر چۆتەوە. خوای گەورە دەفەرمێ ئین الذین یضلون عن سبیل الله لهم عذاب شدید بما نسوا يوم الحساب. ئەوانەی گومڕابوونە لە دینی خوادا، سەرگەردان بوونە. خوای گەورە دەفەرمێ عەزابێکی زۆر بە ئێش و ئازاریان دەدەین، زۆر قورس و گرانیان دەدەین، چونکە بما نسوا يوم الحساب، چونکە ئەوان ڕۆژی محاسبەیان لەبیر چۆتەوە. بۆیە هەر کەسێک محاسبە و قیامەت لەبیر بکە، هەر کەسێک ڕۆژی قیامەت بەلایەوە ئاسایی بێ، ئەوە گومڕایە، ئەوە سەرگەردانە، ئەوە سەر لێ شێواوە، ئەوە دۆڕاوە، چونکە قیامەتی لەبیر چۆتەوە. ئەوەی لە قیامەت نەترسا دۆڕاوە، چونکە خوا گەورە دەفەرمێ والذین آمنوا مشفقون منها. ئیماندار لە قیامەتە ترسێ، ئیمان زەعیف و منافقیش لە قیامەتی چ نییە. من بەهەشتیم، ئێمە ئالی بەهەشتین، من خەوم بینیوە، شەیطان و ئیبلیس هاتۆتە خەوی، ئەڵێ من بەهەشتیم. ئەوانە گومڕان، سەرگەردانن، ئیتر شەو نوێژ دەکا، حاجیە، خاڵۆیە، مامەی، هەر شتێکە. مادەم بڵێ ترسی قیامەتم نییە، من بەهەشتیم و من دەڕۆم بۆ بەهەشت و من خوا لێم خۆشە بێ، ئەوە ئینسانێکی گومڕایە. ئینسان نابێ بەم جۆرە بێ، ئەبێ بترسێ کە خوا لێی خۆش نەبێ، ئومێدیشی هەبێ خوا لێی خۆش بێ، هەردووکی. بترسی ئومێدیشت هەبێ، بەس تەنها ئومێدت هەبێ، ئەوە نیشانەی ئینسانی موسڵمان نییە بە هیچ جۆرێک. خۆشەویستان، وەکو یادخستنەوەیەک دەڵێن ئەو ڕۆژەمان با لەبیر بێ، کاتێککە دەتەوێت گوناه و تاوانکەی، ئەو ڕۆژەت لەبیر بێ کە فەرمانی خوا دەردەچێ بۆ ڕۆحکێشانی تۆ. هەر کەسێک لە ئێمە ڕۆژێکمان هەیە، سەعاتێک و ساتێکمان هەیە،
فڵان کەسی کوڕی فڵان کەسی کچی فڵان کەس بڕۆن ڕۆحی بکێشن بە فەرمانی خوا. ئەو ڕۆژە لە پێشمانە، ڕۆژێک دێت ناومان دێت لە ناو مردوەکاندا، بۆیە ئەو ڕۆژەمان با لەبیر نەچێت کە بەڕاستی ئێمە لە ناو ئەو ڕۆژەدا ڕۆحمان دەکێشرێ و دەمرین، دەگەڕێینەوە بۆ لای خوای پەروەردگار، پرسمان پێ ناکرێ فڵان کەس ئەڵێ چی بەتەمای چیت بەتەمای ڕۆحت بکێشین، لە دەرگات نادرێ، مۆڵەتت پێ نادرێ، لا يستأخرون ساعة ولا يستقدمون. کاتی خوای گەورە فەرمی ئەجەلتان هات پاش و پێش ناکە. بەخوا ئەوە نییە ئیشەکانم تەواو نەبووە، هەندێک کەس ئیش و کارم هەیە، شتیوان نییە. کاتی مردنت هات پرست پێ ناکرێ. کاتێک ئەزانی ئەگەر بەپاوە بی دەدەی لە عەزەوی و کۆتایی پێدێ، دانیشتوێتی پاڵ دەکەوی، پاڵ کەوتوێتی ڕۆحت دەکێشرێ. بۆیە ئەو ڕۆژت لەبیر بێ، شەیطان گومڕات ناکا من بڵێ من بەهەشتیم. بۆیە خۆشەویستان ئەو ڕۆژت لەبیر بێ کە مەلایکەی ڕۆحکێشان دێتە گیانت. ئەگەر کەسێکی پیس خراپ بێ ئینسان پەنا بەخوا دوور لە خوا بێ، مەلایکە پێی دەڵێ ئەیەتوهە النەفس الخەبیثە، ئەی نەفسە پیسەکە، ئەی نەفسە بۆگەنەکە، دەرچۆ بۆ لای غەزەبی خوا، بۆ لای تووڕەیی خوا، دەرچۆ. پێت ئەوترێ نەفسی پیس چونکە لە دنیادا خوات نەناسی بێ. ئەی ئەگەر پاک بی پێت ئەوترێ ئوخروجی ئەیەتوهە النەفس الطەیبە، ئەی ڕۆحە پاکەکە وەرە دەرەوە. کەواتە با ڕۆحی خۆمان پیس نەکەین، بۆگەن نەکەین. با مەلایکە لە کاتی ڕۆحکێشانە بە پیس و بۆگەن ناومان نەبات، بە پاک و خاوێن ناومان بەرێت. بۆیە ئەو ڕۆژەمان با لەبیر نەچێت کاتێککە ویستمان گوناهکەین. گەنجە خۆشەویستەکان، کاتێککە خۆت و مۆبایلەکەت و ئەنتەرنێتەکەت دەتەوێت خوا نەناسی، سنووری خوا ببەزێنی، ئەو ڕۆژەت لەبیر بێ یەومەن ثەقیلە، ڕۆژێکی قورس لە پێشتە، زۆر قورس و گرانە. ئەو ڕۆژە لە پێشتە کە ڕۆحت دەکێشرێ، لە کەس و کارت دوور دەخرێتەوە، دەخرێتە ناو گۆڕێکەوە. بۆیە لەبیرت نەچێ بە هیچ جۆرێک، ئەوت بیر نەچێ ڕۆحی تۆ یا بە پاکی دەرئەچێت، یا لە بەهەشتەوە کفنت بۆ دەهێنرێ، یا لە جەهەنەمەوە کفن بۆ دەهێنرێ. پێت خۆشە کامیان بێ، کفنی بەهەشتت دەوێ یا کفنی جەهەنەم، ڕۆحی پاکت دەوێ یا ڕۆحی پیس و بۆگەن. ئەمڕۆ هەڵی بژێرە، خوات لەبیر بێت. ئەو مۆبایلە نیعمەتێکی خوایە، مەیکە تووڕەی خوا. ئیمامی ئەبوو حازم ڕەحمەتی خوای لێ بێت دەفەرمێ كل نعمة لا تقرب من الله فهي بلية. هەر نیعمەتێک لە نیعمەتەکان ئەمە نیعمەتێکی خوایە، ئەگە لە خوا نزیکی نەکریتەوە ئەبێتە بەڵا بۆ تۆ، ئەبێتە بەڵایە بۆ قیامەتت. بۆیە زۆرێک لە خەڵکی ئەمڕۆ گەنجەکانمان ئەنتەرنێت و فەیسبوک و تۆڕە کۆمەڵایەتەکان بەکاری دەهێنن بە شێوەیە کە خوا پێی خۆش نییە. هەر کەسێ تەماشایان بکات دەڵێ ئەمانە قەبر و قیامەتیان هەر لەبیر نییە، هەر باوەڕێن بە قەبر و قیامەت نییە. دڵت خۆش نەبێت تاوانەکە دەشاریتەوە، خوا ئاگای لە تۆیە، ئەو خوایە کە محاسەبەت دەکات لە ڕۆژی قیامەتە ئاگای لە تۆیە. بۆیە خۆت ئامادەکە بۆ ڕۆحی ئەو ڕۆحی کە ڕۆژێک دەبێت دەکێشرێت، خۆت ئامادەکە بۆ سێپرسیارەکەی ناو قەبر. ئەمانە هەمووی لە پێشتە. بە مردن هەموو قورسەکان و گرانەکان دەست پێکا بۆ ئەو کەسەی خوای نەناسیوە. ئەگەر باوەڕت بە ڕۆژی قیامەتێ وەرە بۆ مزگەوت، نوێژەکانت بە جەماعەت بکە، خوا بناسە، قورئان بخوێنە، زیکری خوا بکە، یادی خوا بکە. چونکە دڵنیا بە باش بی یا خراپی هەر دەمریت. خوا بناسی یا خوا نەناسی، سەیریشتی خراپ بکە یا سەیریشتی باشکەی هەر دەمریت. جا بۆیە خۆت ڕۆڕەش و شەرمەزاری لای خوا مەکە. بۆیە هەوڵ بدە قەبرەکەی خۆت خۆشکە، هەوڵێک بدە بۆ قەبرەکەی خۆت، ئەو قەبرەت خۆشکە. بۆی بە پشتیوانی خوای گەورە دوای ئەوەی کە زمانت فەسیح و پاراو بوو، جوابی مەلایکەت دایەوە قەبرەکەی خۆت خۆشکەی. بۆی ئەو ڕۆژەت لەبیر نەچێ کە تێیدا دەمریت، ئەو ڕۆژەت لەبیر نەچێ مەلایکەی خوا دێن بە ڕۆحکێشانت دەورت ئەدەن، ئەو ڕۆژەت لەبیر نەبێ دەتخەنە ناو قەبرێکی تاریک و تەنگەوە، ئەو ڕۆژەت لەبیر نەبێ مەلایکەت دێن پرسیارت لێکەن پەروەردگارت کێیە. بەڕاستی قورسە، بەڵام پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم کاتی ئینسانی ئیماندار ڕۆحی دەکێشرێ، مەلایکەکان سەلامی خوایان لەسەر بە بەرزی دەکەنەوە بۆ ئاسمان فەیەشمونەه،
هەمویان ئاو بۆنی ڕۆحەکە دەکەن ڕۆحێکی پاکە ڕۆحەکە مەلایکە ئەمەندە بۆنی خۆشە بۆنی دەکا بۆنی ئەو ڕۆحە پاکە دەکا ڕۆحی ئیماندار پێغەمبەری خوا فەرمیێ صلی الله عليه وسلم ڕۆحی ئینسانی کافر و منافقیش بۆ گەمترین پیسترین بۆن لەسەر زەویا چێ بۆنی ئەوەندە پیسە ئەوش بۆنی مسکی لێ دێ مەلایکە بۆنی دەکەن سەرسامن بە بۆنی ئەو ئینسانە خۆشە خوای لەو کەسانەمان بگێڕێ کە بۆنمان خۆشە بێ لە دوای مردنمان مەلایکەی خوا بۆنی ڕۆحەکەمان دەکەن یا ڕەبی خوایە بۆنەکەمان بۆ ئەو بۆگەنی و پیسیە کە لە ڕۆحی ئینسانی کافر و منافقایە خوا لە ڕۆحی ئێمەدا نەبێ خوایە گەر دەت خوا با ڕۆحەکەمان مەلایکانی خوای پەروەردگار بۆنی کەن بڵێن ماشەڵڵا لەم بۆنە خۆشە ئەم بۆنە کێیە ئەم ڕۆحە کێیە ئەم ڕۆحە پاکە ئەمە کێیە ئەم ئافرەتە کێیە ئەم پیاوە کێوەنە بۆندی خۆشە دەیبارە دەست خۆمانی نەدەین ئینشاءڵڵا یا ڕەبی خوایە ڕەحمان لێ بکەی لە کاتی مردنە ڕەحم و هێربانی خۆت بڕژێنی بەسەرمانە یا الله الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه اللهم صل على محمد وعلى آل محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم إنك حميد مجيد اللهم بارك على محمد وعلى آل محمد كما باركت على إبراهيم وعلى آل إبراهيم إنك حميد مجيد خۆشەویستان کاتێک کە ویستان تاوان و گوناهێ بکەن سنووری خوا ببەزێنین و تاوان و گوناه بکەین ئەو ڕۆژەمان لەبیر بێت ثم نفخ فيه أخرى فإذا هم قيام ينظرون نفخی سوور لێ دێت نفخی سۆری دووەم فوو ئەکرێ بە کەڕەنا و شەیپوردا بە فەرمانی خوا ئیسرافیل سەلامی خوا لەسەر بێ فووی پیاکات فإذا هم قيام ينظرون هەمومان لە قەبرەکانمان بەڕوت و قوتی دەرئەچین و تەماشا ئەکەین ئەو ڕۆژە دەبیر بێ لە کاتی گوناه و تاوانە ئەو کاتەی مۆبایلەکەت سەرکەشیت پێیەکا لە خوا دوورت ئەخاتەوە ئەو کاتەی ئافرەتێک یا پیاوێک دەیەوێت سەرکەشیت پێ بکە و لە سنووری خوا دەرت کا و بتبەزێنێ ئەو ڕۆژەت لەبیر بێ کە بەڕوت و قوتی دەرئەچیتە دەرەوە پێغەمبەری خوا فەرمیێ صلی الله عليه وسلم مرۆڤەکان ئاوا تەماشا دەکەن 40 ساڵ چاوەڕێ ئەکەن خوای گەورە محاسەبەیان بکات ئەو ڕۆژەت لەبیر بێ بەخوا ئایسە چۆن کۆبووینەتەوە ڕۆژێک بەڕوت و قوتی لە ساحەی مەحشەرە بەڵام نەک وەک ئێستا مرتاح و خۆش لەو پەڕی ترس و خەوفین خوای گەورە ئەمەندە تووڕێ قەت ئەوەندە تووڕە نەبووە هەموو خەڵکی خەریکە زیڕە دەکات لە ترسی خوا لە ترسی تووڕەی خوا پێغەمبەران سەلامی خوایانە سەر بێ دەفەرمونە ڕوومان نابچین ئای خوای گەورە شەفاعەت بکەین خوای گەورە زۆر تووڕێ ئەمڕۆ ئەو ڕۆژەت لەبیر بێ لە کاتی گوناه و تاوانە ئەو ڕۆژە سەلیلێت لەبیر نەچێ ئەو ڕۆژە داماوێت لەبیر نەچێ ڕوت و قوتی چاوەڕێی فەرمانی خوای بۆ بەهەشتت دەنێرێ بۆ جانم بەهەشتت پێ خۆشە یا جەهەنەم بۆ خۆت هەڵی بژێرە بۆیە کاتێک کە ویست گوناه و تاوان بکەی ئەو ڕۆژانت لەبیر نەچێ کە ڕۆژێک دێت بەڕوت و قوتی حەشر دەکرێت لە قەبرەکە دەرەچیت قالوا يا ويلنا من بعثنا من مرقدنا هذا ما وعد الرحمن وصدق المرسلون تاوان باران دەڵێن ئەی هاوار بۆ ئێمە ئەوەی چی ئێمەی زیندوو کردەوە لە قەبرەکانمان هذا ما وعد الرحمن ئەمە وعدەیە کە ڕەحمان ئەڵڵا دابووی وصدق المرسلون پێغەمبەران سەلامی خوایان لەسەر بێ ڕاستیان فەرموو کە ڕۆژی قیامەت زیندوو بوونەوە حەق و ڕاستە بۆیە کاتێک کە ویست گوناه و تاوان کەی ڕۆژی دەرچوونت لە قەبرت بیر نەچێ ئاگات لە هیچ کەسێک نییە نە ژن نە مناڵ نە دایک نە باوک نە برا نە خوشک نە خزم و کەس و کار کەس بەس خۆت نەفسی نەفسی بەس خەمی خۆتە بەس خەمی خۆتە ئەو ڕۆژە دەبیر نەچێ دڵت خۆش نەبێ ئەمڕۆ گوناه و تاوان دەکەی کەس پێت نازانێ خوا دەزانێ چونکە تۆ محاسەبەت لای مەخلوق نییە لای خوایە ئەو خوایە دەزانێ و کیفایەتە بۆیە ڕۆژێک دێتە پێشەوە دوایەوەی کە لە قەبریش دەرئەچیت محاسەبەت دەکری لەلایەنی خوای پەروەردگارەوە بەبێ تەرجومان خوای گەورە محاسەبەت دەکا فڵان کەس بۆچی وات کرد بۆ ئەو تاوانت کرد من نیعمەتێکم بە تۆ بەخشی تۆ ئەوەی پێ بکەی من ماڵ و سەروەتم بە تۆ بەخشی بەدڕەوشتی و زینای پێ بکەی من ماڵ و سەروەتم بە تۆ بەخشی ملی خەڵکی پێ بشکێری گوناه و تاوانی پێ بکەی من پارە و پوولم بە تۆ بەخشی نیعمەتی خۆم ڕژان بەسەر تۆدا ئابەم شێوەیە بەکاری دەهێنی شەو و ڕۆژ خەریکی گوناه و تاوان بووی دەی ئەمڕۆ خۆت لە محاسەبەی خوا ڕزگار کە
نەدرۆ دەیخوا نەفێڵ دەیخوا نەواسیتە دەیخوا هیچ عزر هێنانەوە ئەگەر قبول نەبێ لای خوا نایخوا لە دنیادا خۆ دەتوانی بپەڕێنەوە بە عزرێکی درۆ بێ یا ڕاست بێ بەڵام قیامەت ئەوە نییە بۆیە ئەو ڕۆژەت لەبیر بێ وكلهم آتيه يوم القيامة فردا تەنها خۆت محاسبە دەکەی لایەنی خوای پەروەردگارەوە تەرجومان نییە بەیتان کەسە بینتان خۆت و خوای پەروەردگار ئایا ئەو ڕۆژەت لەبیرە ویستت گوناه و تاوان کەی ئەو ڕۆژەت با لەبیر بێت ئەگەر لەبیرت چوو دڵنیا بە خوا عەزابێکی بە ئێش و ئازارت ئەدا بۆیە لە کۆتای دەڕێن خۆشەویستان ناخۆشەکانی قیامەت زۆرە پردی سیراتە بەسەر جەهەنەما ڕاکێشراوە دوای پردی سیراتیش ئیشەکان کۆتایی هەر نایە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم لە حەدیث صحیحدا کاتێک ئیمانداران جەهەنەمیەکان بۆ جەهەنەم و بۆ خوارەوە خوا بمان پارێزەیە ثم ننجي الذين اتقوا ونذر الظالمين فيها جثيا خوا گەورە دەفەرمێ متەقیەکان ڕزگاریان دەبێت لەسەر پردی سیرات خوا لەو کەسانەمان بگێڕێ بەڵام ئەوانەی زاڵم مستەمکار بوون لەسەر ئەژنۆ دەکەون ناو جەهەنەم و ئەژنۆیان دەشکێ بۆیە بە ملیارەها خەڵک ناو جەهەنەمایە لە پردی سیرات و دەکەوێتە خوارەوە هەموو کەسێ ڕزگاری نابێ ئیماندار ڕزگاری دەبێ متەقی نەک ئەوەی لە هیچ ناگەڕێتەوە هەتا دووسێ شەو خەریکی ئەنتەرنێت و فەیسبووکە نوێژی بەیانی ناکە دوورکات شەو نوێژ ناکە هەتا بانگی بەیانی دانیشتەوە سوێن بەخوا ئەوە دۆڕاندنە ئەوە خەسارەتمەندیە بۆ دنیا و قیامەتت ئەگە شەو نوێژێکت بکردایە سەڵات و تەسبیحێکت بکرایە خوا لێت خۆش بێ لەوە باشتر نییە سەیری ئەمە ئەو بکەی سەیریشی دەکەی سروری خوا مەبەزێنە سەیری دەکەی تاوان و گوناهی پێ مەکە دەتوانی ئەو مۆبایلە بەکاربهێنی بۆ هۆکارێک بۆ چوونە بەهەشتی خۆت دینی خۆی تا بڵاوکەیتەوە دەشتوانی بکەیتە هۆکارێک بۆ چوونە جەهەنەمی خۆت بۆ خۆت هەڵی بژێرە دوای پردی سیراتی پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم کە خەڵکی ڕزگاری بوو لە پردی سیرات پردێکی تر لە پێشمان لە پردی قەنتەڕە لەوێدا یەک حەقێکی خەڵکت لابێ و خەڵکیش حەقی لات بێ هەمووی لێ دەسێنرێت هێشتا ڕزگارت نابێ دوای پردی سیراتیش ئەمانەمان لەبیر چووە یەک غەیبەتی موسڵمانێکت کرد بێ قسەیەک بەرامبەر موسڵمانێک کرد بێ ناشرینت کرد بێ دینارێکی موسڵمانێکت خواردە فرسێکی موسڵمانێکت خوارد بێ لە پردی سیراتیش ڕزگارت بێ لە پردی قەنتەڕە تۆڵت لێکرێتەوە ئەوە دڵنیا بەلەوە بۆیە قیامەت یەومەن ثەقیلە خوا بە ڕۆژێکی قورس ناوی دەبا عسر ناوی دەبا لە قورئانە عسر واتە ثەقیل یعنی قورس بۆیە ئەو ڕۆژە قورسەمان با لەبیر نەچێت لە کاتی گوناه و تاوانە مۆبایلەکەت کە دەدەوێت تاوانە گوناهی پێ بکەی بیرکەرەوە من چی جوابێکم پێ لەم ڕۆژە سەختانەدا چی بکەم بۆ قیامەتی خۆم بۆیە ئەم ڕۆژانە و چەندەهاشتی ترەیە با لەبیرمان نەچێت بۆ خوا غەزەبمان لێ نەگرێت اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل السنة والجمعة والجماعات يا ربي خواه الشفاء نخوش كان من بدي بتايبتي أواني دواء دعاء خير عن كدوة يا ربي خواه لكاتي مردن معنا الرحمن بيبك يا الله خواه قال لكاتي ناو قبر دا زمان من باراوكي وجواب داني ملائكة كان يا ربي خواه لبيك سينا وقبر دا فريا من يا الله يا أرحم الراحمين يا ربي خواه لو رجيك زندو دبيرو بروتو قوتي رو رشو شهر مزاري لا يخوت من مكة يا الله يا ربي خواه لو رجيك بسر بدي سيراتاتي أبرين بسر بزيت يا برين يا رب الله يا أرحم الراحمين خواه يا الرحمن بيبك آخر من بخير بيرا قنجا كان من هداية دبيرة كان من آخر خيرك آمين 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 وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين.